ئێمە ڕۆژانە کێشە و گرفتەکانی ژینگە دێتە بەرچاومان چکە ژینگە ئەو شوێنەیە کە خۆمانی تیاژین کێشەکانی ئاو کێشەی خۆڵبارین کێشەی بەرهەمێنانی بە تایبەتی نەوت و غاز کە دیارە هەمومان نەزانین حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەنەی تەرکیزیان لەسەر زیادکردنی بەرهەمێنانە زیادکردنی داهاتە ئەوەنە تەرکیزیان لەسەر پاراستنی ژینگە نییە ئەوەنە تەرخان ناکەن بۆ مەسلەی ژینگە گرفتی گەورەمان مەسلەی ئاوە بەکارهێنانەوەی ئاوی کوردستان تا ئێستا چارەسەرێکی گونجاوی نییە مەسلەی پیسبوونی ئاو هەوایە و هەروەها خۆڵ و خاشاکە بۆیە داواکارم لە بەڕێستان ئێمە ئەمڕۆ گفتوگویەکی کراوەکەین بۆ ئەوەی کە بتوانین بە کۆمەڵێک ڕاستپاردە دەربچین بۆی کە ئەم ڕاستپاردانە بگەینە شوێنی خۆی و کاری لەسەر بۆ پرسیارە گشتیە دەست پێەکەم ئەو کێشانی کە باسمان کرد چی بکرێت بۆ چارەسەری چونکە دیارە هەمومان کێشەکان نەزانین یعنی ئێمە با لە چارەسەرەوە دەست پێ بکەین چی بکرێت بۆ چارەسەری کێشەی ئاو بۆ چارەسەرکردنی پیسبوونی ئاو هەوا بۆ چارەسەرکردنی مەسلەی پاشەڕۆ و مەسلەی ئاوی سەر لە نوێ بەکارهێنانەوەی ئاوی پاشەڕۆکان بڵین. سپاسانەکەم هەموو لاکتان بەخێر بێن. بۆیە حەزم کرد وەکو پلاندانان و بەدادەچوونی پارێزگای سینەمانی دەست بۆ بکەم کە ئەم کێشانەی بەڕێزت باسیەکەی ئێمە وەکو پلاندانان لە پارێزگا لە ساڵانی 2011 کارمان بۆ کردووە بۆ چارەسەری ئاوی قورس ئەوە پرۆژە بۆ دراوە بە کۆمپانیایەکی بیانی و ئیشی لەسەرکا و چۆتە ئەنجومەنی وەزیران و گەشتۆتە ئەوەی کە ئیش بکات بەڵام قەیرانی دارایی و 2014 بەسەرا هات ئەو پرۆژەیە زیاتر زانیاری کە هەبێ لەسەری کاکسەربەستی بەڕێوەبەری ئاوی سلێمانیەکە بۆ وەکالەتیش بەڕێوەبەری ئاوەڕۆی سلێمانیە و ئەو بابەتە لە ئەنجومەنی وەزیرانە و ئێستا من ئەنجامەکەی نازانم بەڵام و کۆی ئیشی بۆ کرابێ بەڵە کاری بۆ کراوە سەبارەت بەوەی کە بۆ ینی زیادکردنی سەوزایی کە ئەمە دەورێکی زۆر گرنگی هەیە بۆ پاراستنی ژینگەی سلێمانی ئێمە لە ساڵی 2010 نووسراوان کرۆ بۆ شارەوانی سلێمانی ساڵانە نووسراوان دووبارە کردوتەوە داوای پشتێنەی سەوزمان لێ کردوون پشتێنەی سەوز معنای چیمەن و گوڵ و ئەمانە نییە پشتێنەی سەوز مانای دروستکردنی هێکتارات و چەندەها دۆنم دارستانە کە لە چاردەوری شار بێ بۆ پاراستنی لە مۆزایکە ئێساتیاتی ئەمەی کەمە باسەکەین ساڵی 2010 باسەکەین یعنی ئەمە دوای 12 ساڵ هیچی تیان نەکراوە هیچی نەکراوە بەڵێ بۆ ئەمە ئیشمان کرد لەسەرەوەی ئەو وەبەرهێنانەی کە پرۆژەی وەبەرهێنانیان هەیە بە تایبەتی لە بڵین پشتیان گۆیژەیە کە ئەو لەگەڵ پرۆژەکانی خۆیان پشتی خۆیان هەموو سەوزکەن ئەخیر شدیامان بە داواکاری گشتی ئیجباریانکە تا ئەم ساتە ئەنجامی نییە تەنها ئاسیاسیڵ نەبێت تۆزێک لەگەڵ پرۆژەکەی خۆیان کە پرۆژەی نیشتەجێبوون و بەڵێ چوار وەبەرهێنن بڵێن فاروق و قەیوان و بەڵێ ینی بەڵێ لەگەڵ ماس ئەم چوارە بەحسا بەبێ ئیش لەسەرەوە بکەن تا ئێستا وازان بەس کۆمپانیای فاروق گروپ تۆزێک بەڵێ وەڵحاصڵ ئێمە ئەخیشت وامان کرد لەبەروی بابەتەکە پرۆژەی ئێمە وەکو پلاندانان باچن لە پارێزگا ئێمە ئەخیشت یامان بە داواکاری گشتی و دوای ئەوەش لیژنێک پێگەێنرا بە سورەکایەتی بەڕێز کاگاوەتی قایمقام بۆ ئەوەی بۆ ڕوانی دارەکان خۆمان پرۆژەیەکمان کرد وتمان پلانێکماندانا پلانی وزەی بەردەوام واتە بۆ خۆگونجاندن و پاراستنی ژینگە ئەو پلانەمان ویستم کتێبێک بێنم بەڵام بەداخەوە پێنجشەممە لە دائیرە نەبووم و هیچ مەجال نەبوو ئەو کتێبی پلانە بێنم بۆتان لەو پلانەیە زۆر وردی باسی ئەو شتانە ئەکەین کە ئەبێ کەمترین بڵین وزەی ئەفوری بەکاربهێنرێ و زۆرترین وزەی نێوەبوو هینی ژینگە بەکاربهێنرێ لە ئاو و هەوا و باو ئاوانە لەوە لێبووینەوە هاتینە سەر بابەتی ئەوەی کە ئێمە ئەو پلانی کە دامانەوە هەموو لایەکمان پابند کردو کە ئیش لەسەرەوە بکە بەداخەوە لە ناو پرۆژەکانە ئەوانەی وەبەرهێنان و هەموو دایرەکانیشمان ئاگادار کردو هەر پرۆژەیەکی تازە کشت و کاڵی بێ زراعی بێ هەر شتێک بێ ئەبێ لە سا 25 سەوزایی بێ ئەم سەوزاییەش معنای چیمەن دروستکردن نیە چکە چیمەن هیچ ناکا بۆ ژینگە تەنها دارە کە ئەو ئۆکسیجنت بۆ زیاکە پلانەکەی ئێمەژە بۆری ئیلتیزامێکمان دروست کردو بووین بە ئەندام لەگەڵ
شارەوانیەکانی ئەوروپا بۆ پاراستنی ژینگە و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاری لە کەشوهەوایە بۆ ئەو ئیلتیزام هەیە ئەبێ لە ساسی ئەو ئۆکسیژینە کەم کرێتەوە بێ پرۆژەت هەبێ بۆ ئەوە پرۆژەکانمان زۆر پرۆژەی گرنگە چارەسەری ئاوەڕۆی خەستەخانەکانمان داناوە چاوەڕێی فەندین لە ئەوروپا کەس نایکە پرۆژەمان هەیە بۆ بەهێزکردنی هەردوو بەنداوەکە بۆی کە بڕێکی کەم ئاو بتوانین دیسان لە وەرزی بەردانەوەی ئاوە کارەبای پێ دروستکەین ئەوەش دیسانەوە کەس نەهاتۆ بەلایە وەنگلەیەکیشم هەیە لە ڕێکخراوە ژینگەیەکان ئەوەنەی ڕێکخراوە ژینگەیەکان بەدوای فۆندا ئەگەرن بۆ ئەوی خۆیان بەردەوام بن هەمیان ژینگە نییە یعنی بۆ ژینگە ئیژ ناکەن بۆ ئەوەی خۆیان بژێن نیشەکەن ژینگە ڕاستە پێویستی بۆ فەندە بۆی خۆی بژێنێ بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ئەو حرسان نییە لە هاوڵاتی ئێمە بۆ ژینگەکەی دارێک بەلای ڕوا ئەیشکێنێ بەس چاکی ناکاتەوە ئێمە داواکاریمان ئەوەیە ئێستاژ لە شارەوانی زۆر پرۆژە هەیە وەکو زانکۆی ئەمریکی منەم ڕۆ بەردەمیان ڕۆشتوم بە بەردەمەکی هەمووی داری کۆنە داری سنۆبەری کۆنە هەنێ داری هەیە وشک بووە مەفروزە شارەوانی فەرزیکا لە سەریانیان ئەو شوێنەوە بەرهێنانیان ئەو شوێنی ئەوەی کە وەکو شوێنێکی سیاحی دینی لێ هاتووە ئەو شێخەکەی کە لەسەر بەکرەجوێ بە سوچەکەیە مجموعەیە دار بەتەمان وردە وردە بیشکێن نوهین بێ و دوایی ینی بیکەن بە جادۆ ئەمانە هەمووی کێشەیە وەکو باخچەکان وەکو شارەوانی هەوڵ بن فەرزیکەن بەسەریانە یعنی ئەو پرۆژەیەکی باشی هەیە و ئەزام داهاتێکی باشی هەیە قەیچێکە ینی بۆ خۆی بۆ جوانی خۆی بۆ پاکی بەردەمی خۆی بیکا بەدار زۆربەی ئەو شوێنانی کە دارەکانی لاچووە و نەماوە یان لە مردنایە پێویستە یعنی فەرز کرد بەسێرانە ساڵێک دانیشین لەگەڵ دارستان و پاوانی سلێمانیان داوای شەتڵمان لێکردن بۆیە تامی بکەین بەسێرانە ئەوەش نەتیجەینێ داوامان کرد لەوە بەرهێنان کە پرۆژەیەکی و بەرهێنان بکرێت چەندین پرۆژەی ئەلانی بۆ بکرێت بۆ سەوزکردنی پشتێنەی شارەڵێم نەک شوێنە چونکە باخێک لە گەڕێکێکە ئەوەنە دەوری نییە بۆ سەوزایی ڕاستە جوانیەکە جوانە بۆ شقلی شارەکە جوانە بەڵام ئەوەی کە گرنگە دروستکردنی دارستانی گەورەیە بەداخەوە نیمانە ئەوشی کە هەمان بووە وێران کراوە جگە لەمانە ئێمە ئەبێت هەوڵبین هەڵمان لەگەڵەوەیە کە ئەم مۆلیدەکان هیچ دەبێ بکرێت بە شتێکی تر کە زۆر ژینگە پیسنەکە ئەوەش دیسانەوە پێویستی بە اقتصادێکی باشەیە زۆر بەداخەوە ئێمە لە 2013ەوە کێرفەکەیەکە خوارەوە ینی باری ئابووری زۆر بەرەو خوار هاتووە بۆیە پێویستی بە هەموو تاکێگەیە بە تایبەتی ڕێکخراوە ژینگەیەکان کە ئیش لەسەر ئەو بابەتە بکەن و پێداگیری بکەن و هەوڵەکانیان کە من ئەم شتە باسەکەم هەمیان ئەوە بێت لە ئیتیحادی ئەوروپی فەندێک هەیە پرۆژیان هەبێ بۆ ئەو فەندە بۆیە بێن لەناو مەسەلەن سلێمانیا بیکەن چونکە کاتی خۆشی ئەوە هەردەست پێشخەرەکەی ئێمە بووین و بۆنەی ئێمەشەوە هەولێر و دهۆکیش چۆنە ئەو بڵێن میساقی شارەوانیەکان من باسی ژینگاکەم ژینگە ئاوە خاکە هەوایە ئێمە با پێشەوەی باسی خاکەین و باسی پشێنەی سەوز ئەم سنووسراوەکەی تابانخان ڕازەکە بەزەوە پەیوەستە بە غابات و دارستانی پاوانی سێمانی ئەو پشێنە سەوزە دروستکە چەند کراویشە من هەر بۆ مێژووی شاری سێمانی ئەڵم لە ساڵی هەفتایە ئەم پشێنە سەوزە بووە ئێساگە لە بازیانە وەرە ئەو دارانە ڕوێنراوە و غاباتەکان هەیە ولا ئەگەر ئاوا بڕی بۆ دەباشان هەرەیە ئاوا بڕی بۆ قەراخەر هەیە بەس ئەمە پێویست بوو ینی دارستان ئێمە چەند جارم کۆبوونەوەیمان کردووە و حزوری تابانخانی ساڵی 2002 و 2012 تا 2008 تاوامان کرد دارستان و پاوان و زەرەعامانە پشتێنە سەوزەکان زیاکەن سوڕەقەیدەکان وەرگرن لە بەلەدێ ماسەپلانی سێمانی تەسبیت کرێ بۆی ئەم شتانە بکرێ بۆ توانێت پشتێنە سەوزە هەچەنە زۆری کراوە ئەوی کە نەکراوە لە دوای ئەوە ئەمە کەوتۆتە سەری فراز و جاکردنەوە و ئەم شتانەوە پەیوەندی بە بەلەدێ ئەوی کەوەکو ئێمە باخچەکان باسیکێ من یەک شتەڵەم ئەو خوشکە بار ئاگادار بێ ئێمە لە 16ی چواری من باسی هەواکەم یەکەم شتەوە ڕەخنەیەکی زۆر گەورەی و حەزەکەم و تا من لە هەموو کەناڵێک شەباسی یەکەم لە 16ی چواری 2010 من سیمینارێکم کردووە لە جامعی پۆلیتەکنیکەکە بە حەزوری هەموو ژینگەیەکان و هەموو مدیری ژینگە و مدیر و ئەمانە یەکشە داوارم کردو ئێساش هاوارەکەم هەمووتان لەم شاریان بڕۆن یەک یای دووتەنیم پێ بڵە دووکەڵنەکە بۆ تا ئێستا ئیجرات نەکراوە یعنی یەکێ لە کێشە ژینگەکانی شاری سێمانی دووکەڵی ئۆتۆمبیلە یعنی ئەوە نییە من باخکەم لە گەڕەکە من بەعکسەوە کە باخی لە گەڕێکە ئەوین ژینگەی ئەو گەڕەکە جوانەکەی بۆنی بە ئێستا ئێمە باخمان کردو لە گەڕەکانە کە ژماری باخکامە گەشتە 600 هەر گەڕەکە خۆیانە چن سەیران و سەفای تیاگەن ینی ژینگەیەکی جوانەیە تۆ دەرەجەی حرارە لە ماڵ و لە بەلەکۆنەکە چلە ئەچیتە باخەکە 20 25 ستیە
لەبەرەوە ئەمە تەسیر بەس ئەو تەسیرە جانبیە لە ساسەی نییە کە تابانخان فەرمی ڕاستە ئەجا ئەمە یەکێکە لەوانی کە من حەزەکەمە باس کرێ ینی بۆ مرور و بەڕێوەبەراتی ژنگی سلێمانی بەرپرسن یعنی بۆ ئەم کیای دووتەنیە کە هاتۆتە سلێمانی تا ئێستا ئەم دووکەڵە بنەبڕ نەکراوە یعنی هەر یەک دووتەنی پێ بڵێ ئەم ئەو دووەم هەرچی پاسە هەرچی ئەو لۆریانە هەرچی ئەو تەنکەرانی کە ڕووەکەنە سلێمانی هیچی ڕقم سلێمانی نییە هەمووی دووکەڵەکە بەسەر ژنگی ئەم شارەیە ئەگەر بێن ئێوە لە سەعا پێنجی ئێوارەیە من دوو ڕقمتان پێڵن سەعا پێنجی بەیانی لەگە پێنجی ئێوارەیە سەیری سلێمانی کە لە دەباشانەوە یەک دەفرە بینی ڕەشە کەی بینی تێگەی کاکەما بێ پێویستە عیلاج کرێ ئەمە پێشوی باسی داڕوانگەین باسی ئەمە بکەین باشە باسی ژینگەی هەوایەکە بکەین دوایەوە باسی خاگەکرێ ئێمە ئەوی توانی بمان ساڵانە بەپێی بەرنامە و پلانەکانی خۆمان وەکو باخچەکان هەموو ساڵێ 50 باخ لە شاری سلێمانیا کراوە 400,000 دارمان و خۆمان خزمەتی یەکەین هەم هاوڵاتیشمان فێرگو یەکێک لە شتانەی کە شانازیەکەین بە هاوڵاتیەوە ئەڵێن هاوڵاتی ڕێژەی سەوزاییمان کە گەشتۆتە 90 و لە 14 12 ئێمەین وەکو باخچەکان سی ئەواری شارە دوی غاباتە یەک و لە 10 هاوڵاتیە واتە هاوڵاتی ئێستا لە هەموو گەڕێک و لە هەموو کۆڵانێکە تێگی دار هەیە جاران ئێمە ساڵەکانی 70 و 60ەکانوانی کە بیریان بێ لێرە لە تەمەنابن لە کۆڵانێکە یەک دارە بوو پاک لە فرۆشەکە و قاونە فرۆشەکە چۆ ژێرە و دارەق مناڵی ئەو گەڕەکانی کۆبوو ئێستا هەموو بەردەگای ماڵێکە دارە دوو دار هەیە هەنی بۆ بە ئینێ هەنیەگە نێکی پیان ناقڵ خۆی خەفتەریقە بێتەوە لەبەر ئێمە ئەمەمان کردو و تەرجیعی خەڵکمان کردووە کە ڕێژی سەوزایی بە هاوڵاتی من زۆر لەسەری ناڕۆم باسی پێشینەکەەوە ئەو باسیکەوە کاگاکە خۆی قساکە من باسی یەک شتیکاکە من مانگی دوو مانگی سێ مانگی چوار مانگی پێنج یعنی هەمووی لە یەکەکانە هەموویم هەیە بە دۆکیومنت چوومەتە ژێر پردەگەی قلیاسان لە مانگی دووە تاقی ئینتاجی ئەو ئاوەی کە لە سەرچنارەوە زیایە و لە دۆڵە ڕوتەوەیە لە 10,000 متر مکعب لە سەعاتێکە ئاوەڕوە ئەم ئاوەڕا چێتە دەربێنخان و قینەوە لە مانگی سێ هاتی ئاخر ڕقمتان بەمێ کە من لەگەڵ BMC قسەم کەوتم تەسویریکە ئەمە تاقی ئینتاجەکەیە ئەمە 2000 متر مکعبە لە سەعاتێکە ئیمڕۆکە 21 مانگە کە 2 مانگە لە بەهاراین وشک بووە ینی یەک قەترە ئاو نییە لەوینە باش ئێمە بۆ سنوودی تورابینە کابراەکات بۆ لای من وتی 2 تەن هینە 2 ملیۆن متر مکعب گڵم هەیە ئی پرۆژەیە کاکە فەرمو شوێنم بنێ من ئەچکەم سدودی تورابی یەکەم تێگەی سدودی تورابی یەکەم بۆ ئەوەی کە ئاوە خەزنە کۆ بێتەوە هەم ئیسفادەکانی چیە هەم لە ڕووی ژینگەوە هەم لە ڕووی سیاحەوە هەم لە ڕووی ئاوە خەزنەی کە ئاوی ژێر زەوی باڵانسێ دروستەکە بەس بەڕاستی کەس بە قسەی کەس ناکە ینی ئەمە پلانی ئێمە نییە پلانی من وەکو باخچەکانەوە سەردار بڕوێنم و ئاوی بەم و بەخوا دەسەڵاتم نییە کابرایە پاک لە فرۆژ و یا ئاو فرۆژە بڵم وەرە لە پارکەکە ئاو بفرۆشە بەیانی یەن مەحاسن هەڵە تۆ دەسەڵاتی نیەوە بکەی یعنی بەڕاستی من گەراجەکان خۆمە چم بیتاقا بڕم کە یەن بکرێ بە لە دێ کۆشکەکانیش لەبەرەوە ئەمە بەڕاستی زۆر باس کراوە من ئەمە زیاتر مناقەشە لەسەر ئەمانە بکرێ بەڕاستی ئێمە ئێستا لەسەر ژینگە قساکەین من قسە لەسەر ئەوانی کە ناکەم و سپاسانەکەم با کاتان لێ نەبرم با قوربان من کۆمەڵی مۆزوع باسەکەم یەکدوانێکیان تەکمیلی قسەکانی جەنابی تابانخانە چونکە ئەو بەڕێوەری پلاندانان بوو بێکەوە هاوزەمیلین فترێ زۆر لە محافەزە بێکەوە بووین ئێستا ژەر بە بەڕێوەری خۆمی داێم قوربان ئەوەی کە من بە باشێزانم ڕاگەاندن زۆر دەوری هەیە لە وشارکردنەوەی تاکانی کۆمەڵگا یەک نمونەی زۆر سادەتان بۆێنەوە ئەم ساڵما پاییز لەگەڵ مەسوولی بەشی دارستانی خۆمان کوڕێکە بەیانەکەی بێکەوە جەولەیەکمان کرد بە بەردەم مزگەوتی شەید مەریوانە ئەوەی کاسی بۆ منتیقەی قولەرێسی کوڕی باشێک بەبێ ئەوەی هیچ کەسێک پێی وتبێ بەس لەبەروی مەزاجی ئەو بەیانیە نەبووە دەستیاوەتە تەوراسێک 62 بوو ئەگەر 63 دارسنەوبەر کە باڵای هەرێکی باڵای زلامێکە بوو بڕی بێ و لە تەنیشتی خۆیان داینابوو ئەمە یەکێکە لەوانەی کە کۆمەلگای ئێمە پێویستە هەر چۆنێک بێ وشاری بکەینەوە کە ئەم دارە زەرەری بۆ تۆ نییە بگری ئیسفادەی بۆ تۆ هەیە یعنی ئەمە لێچێک لە ڕۆکانەوە ڕاگەاندن دەوری زۆر سەرەکیە بینێ لە وشارکردنەوەی تاچی کۆمەلگا وابزانم بۆ هەموو کەناڵی ئەلامی کە هەمانە هیچ کەناڵێکی بێنرا بۆ بیسراوەکان نابێنراوەکان زۆر بە کەمی ئەیبینم کە لەسەر ژینگە قسەکات
بەرنامەی سعاتی هەبێ یا 2 سعاتی هەبێ بە بەردەوام بەرنامەی خۆیان هەیە زۆر بەکەین باسی ژینگەیەکەن ئەتوانێت هەر لەو ڕاگەیانە ئاگادار بکرێتەوەی کە لە بیرەوەری خۆمانەیە زۆر بەمان زۆر گەنجەکاننا لە ماڵەکانە هەر هەمووی سفرەیەک بۆیان سڕی و بۆ بانی دایانە نایەوە ئێستا هەموو ماڵێک هەموو ژەمێک سفرەیەکی سەفەری فڕێ ئەیات ینی تۆرە بێنە بەرچاوی خۆت عەدەدی ماڵەکانی شاری سلێمانی سنووری شارەوانی سلێمانی باسکەم ناگاتە 500,000 ماڵ بە دوکانەکانەوە ناگاتە 550,000 ماڵ هەموو ڕۆژێ بێ لە تەندروستی بێ لەو کۆمەلگا نیشتەجیانەی کە خۆیان خۆڵ و خاشاکی خۆیان فڕێن هەموو ڕۆژێ 1200 تەن پاشماوەی خۆڵ و خاشاکی ماڵانمان ئەین خواردەمەنی و بڵێن ئەوەی کە ماڵان فڕێت ئەمەمان هەیە ئەمە کارەساتیشی گەورەیە لە ڕژینگەیەوە ئەکرێ ڕاگەیاندنەکان وا لەو خوشکانەمان کرد کە لە ماڵەوە سفرەیەکی سەفەری دانەخە ئەکرێ ڕاگەیاندنەکان وامان لێ بکەن کە زۆر شتی پلاستیک هەیە بەکاری نهێنین ئەمە لەوانەیە من ناتوانم دەم پێم بگا بەڵام ڕاگەیاندنەکان ئەتوان کۆمەڵی خەڵکی شارەزا داوەتکەن و لەڕێ ڕاگەیاندنەکان چکە ڕاگەیاندنەکان ئەچێتە هەموو ماڵەکانەوە بە کوردیەکەی ڕێی من ڕاگەیاندن هەتا بە قوت بکرێ زۆر دەوری باشیە بێ لە پاکڕاگەندگی ژینگە ئەمە یەکێک لە تەورەکان تەورەیەکیان ئەو خوشکە بە ڕێزەمانەتی نووسرامان کردەوە بۆ شارەوانی قسەکەی زۆر تەواوە نووسراومان بۆ کرێت بەڵام من پێشنیارێکم لەوانەیە لە دووسێ شوێنی کا کرد بێتم ئەمە ئەوەیە کە مەسرف ناکەوێتە سەر شانی حکوومەت لەوانەیە هاوڵاتیەکان ببێ بە منافەسەیەکی شەریفانە ئەگەر باسی سلێمانی بکەین ئێمە بە هەرێم باز ناکەین بە کامری سلێمانی لەوانەیە 200-300 ملیۆن دۆنم زەویمان هەبێ کە زەوی ئەچێندرێ ئەم زەویە ترەکرێ بە گەنم ئەکرێ باسی باخەکان ناکەم ئەو زەویانەی کە بە وشکە ئەچێنرێ گەنمە پاقلەیە نیستکە نۆکە زۆیە ئەو زەویانە ئەکرێ بەڕێوبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی ئەم پێشنیارە بکە داوا لەو جووتیارە بە ڕێزانە بکە هەرێکە بە پێشماری ئەو دۆنمانی کە هەیەی تەنها چەند دۆنمی هەیە ئەو نەدووداری بڕوێنێ نەژێت بە شێوەیەکی عیشایی بڕوێنێ پەرت و موازەیکە ئەکرێ وەکو ڕیزێک سیاز لە بینی زەویەکانی خۆی و زەویەکەی تەنیشتیا باسی ناو سنووری سلێمانی ناکەم باسی سنووری شاری سلێمانی بە کاملی یەکەم یعنی بە قەزاوناهەکانەوە یعنی بۆ نمونە کە تۆ لێرەوەچی بۆ هەڵەبجەی شەید لەوانەیە ملیۆنێ دۆنم زەویت هەبێ ئەکرێ هەر فەلاحێک لەو فەلاحانەی کە ژمارەیان 100,000 فەلاحەیەکی دەدار بڕوێنێ کاتە ملیۆنێک هەرێکی دەدار بڕوێنێ بۆ نمونە ئەگەرێکی دۆنمی هەبێ کاتە ملیۆنێ دار لەوانەیە بچێتە چەند ملیۆن دارێک ئەمە یەکێکە لەوانەی کە من قەنەعەتم وایە ئەگەر ئێمە زووتیارە بە ڕێزەکان هان بین ئەگەر بە شێوی خۆبەخشانە بیکەن ئەگەر زەختیان لێ بکەین ئەگەر بە تەکلیف بێ یعنی زووتیارێک 1000 دۆنم زەوی هەیە ئەتوانێ 1000 دار بڕوێنێ و هەفتانەش تراکتۆرێکی بۆ بگرێ بۆی ئای بە هەر تراکتۆرەکەی خۆی کە ئەو کردی ئەم کەسەی کە 100 دۆنمەکەی هەیە 50 دۆنمەکەی هەیە ئەمیش تەرژیع بێوەکو ئەمیش ژەیکا بە هەمان شێوە بەنسبەت شاخی گۆیژەوە تەکمیلەتەن بۆ قسەکانی جەنابی تابانخان 4 کۆمپانیا هاتۆتە پێشەوە ئەم 4 کۆمپانیا 750 دۆنمیان لە شاخی گۆیژە سەوز کردووە یەکەم کۆمپانیا کە دەستی پێ کرد کۆمپانیای ئاسیا سێڵ بوو لە بری ئەو پرۆژانەی کە هەیە لەم شارەیە داوای لێکراوە 200 دۆنم سەوزکە ئاسیا سێڵش بە هاوکاری ئەم سیدیۆی ئەمەی لە دانیشتوچکە ئەمان بۆی بەڕێوە بن هەڵساوە بە سەوزکردنی 200 دۆنم لە شاخی گۆیژە ئەو 200 دۆنمە نزیکی ئەم ڕقەمانیان تقریبا چکە لە بەرم نییە بەس دەتوانم بڵێم نزیکی 23,000 دار هەمە جۆرە ئەو دارانی کە لەو شاخەیە ئەڕوێن کۆمپانیای ئاسیا سێڵ 23,000 دارێتیان ڕوانوە و پێویستیشە لەسەری بۆ ماوەی 3 ساڵ بە بەردەوامی خزمەتی بکە پار بە کاملی خزمەتی کردو ئەم ساڵ ژوا لە خزمەتکردنیایەتی ئەگەرێکی لەو دارانە وشک بوو بێ لەم ساڵات داری تازە ئەڕوێنێتەوە ئەمە کۆمپانیای ئاسیا سێڵ کۆمپانیای قەیوان بە هەمان شێوە ئەوانش 200 دۆنمیان وەرگرتووە ژمارەی دارەکانی کە ئەوان ڕوانیانە لەبەری کۆمەڵە داریتیا بوو شوێنەکەیان ئەوان لە نزیکی 20,000 دارای ئەو دارانی کە پاڕوانیانە کۆمپانیای تانوپۆمان هەیە ئەوش 200 دۆنمی وەرگرتووە هەر بە تەنیشتی ئەوە یعنی ئەمەی کە باسێکم کە لێرە سەری شاخی گۆیژە بکەی لە تەنیشتی نەخێر هەمووینێ لە تەنیشتی ئاڵاکەی کوردستانەوە بە ئیتیزاهی دەسە بە ڕیجای ڕۆژهەڵاتی شاخیا دەستی پێ کردووە هەتا گەیشتۆتە ئەو سنوورەیە ها 2-3 ساڵەمە پێش سوتا کۆمەڵەداری زۆر ئەو دارانی کە سوتاون ئەو کۆمپانیای ماس سەوزێکات یعنی تانوپۆ ماس سەوزێکە تانوپۆ 100 دۆنمیان لەوێ وەرگرتە بوو کردی 700 دواتر لە ڕووکاری ئەم دیۆ 50 دۆنمیکیان وەرگرتووە یعنی 750 دۆنم سەوز کراوە کە عەدەدی دارەکانی لە 80,000 دار بەرەو ژوورترە ئەمە کە سەوز کراوە پار بە کاملی خزمەت کراوە بڕیارە ئەم ساڵ و ساڵی کەش خزمەت بکرێت دواتر تەسلیم بە بەڕێوەبەرایەتی ژینگە و پاوانی سلێمانی بکرێتەوە
یەک وەڵامم هەیە بۆ کامران لەسەر سیارەی کیاگان بۆ ئەوەی گاز بەکارێنن و دووکەڵیان زۆرە چەندین جار ئمە سەدان سیارە وەکو ئەم سیارانە غەرامە کراوە لە ڕێی فەرمانگەکەمانەوە بەڵام ئێمە چەند چاومان هەیە تاکو هەمووی ببینین بەڵام ئەمە ئەکەوتە سەرکی نەوت و کانزا کە ئەو ڕەزامەندی دەم بە کواڵیتی ئەو بانزینەوە ئەو گازە کە بەکارێنن سیارەکان بەعام چونکە 2 ساڵ لەمە پێش لە داواکاری گشتی نووسراوێک بۆمان هاتووە ئەڵێر ئاگادارمان بکەنە بە هەموو معلوماتەکانتان کە بۆچی شاری سلێمانی وای لێ هاتووە بەیانیان سەر لە بەیانە سعات 4 و 5 ئەو ناوە لەگەڵ ئێواران دووکەڵێکی ڕەش هەیە لەسەر سلێمانی هەمووی بەطبعاً ئمە بە شێوازی علمی وەڵغەممان داوە بەڵام تا ئێستا هیچ ئەنجامیگی نیە اعتیادی زۆر ئەتیادیە چەند ساڵی پێ ئەچێت تاکو ئیشی لەسەر بکەن ئەوە پێم باشە بە دوواداچوون بکرێت بۆ کواڵیتی بانزین و ئەو گازە کە بەکاری هێنن بۆ نمونە محەتەی معالەجە ئاوەڕۆی هێن معمەلەکان نەخۆشخانەکان سیتیەکان هەرچی پرۆژەیە لە ناوی سلێمانی بەپێ ڕێنمایەکانی خۆمان ڕێنمایی ژینگە هەموو پرۆژەکان ئەبێ یەکەی چارەسەر ئاوەڕۆیان هەبێت ئەو ئاوەڕۆ یان بەکاری بێنن دووبارە لە پرۆسس ئیشەکەیان یان بۆ سەوزایی یان ئەڕواتە ئاوەڕۆی گشتی فلەبەر ئەوەی يعني خۆی تەکلوفەیگە یەکەی چارەسەر ئاوەڕۆ هەر تەکلوفێکی زۆرە طبعاً بەپێ نەوعی ئیشەکە ئیشی ئەو مەعمەلە بوو نمونە ئیسە گەلڤەنایز هەیە ئاوەڕۆگەی کیمیاویە ئاوەڕۆی کیمیاوی سرفە و زۆر پیسکەریشە یعنی دەرەجە یەکە لە پیسکردن تەکلوفەی معالەجەگەی ئەگاتە 5 دەفتەر تاش 10 دەفتەر کەم نییە تو 10 دەفتەر سەرف بکەیت لەسەر مەحەتەی معالەجەیەک ئاوەڕۆ دووبارە بەکاری نهێنیت هەر گوناحە ئەوە بەعکسەوە ئێمە فەرزمان کردووە لەسەر هەموو پرۆژەکان کە یەکەی چارەسەر ئاوەڕۆ دابنەن لە ڕێی لیژنەکانمانەوە تیمەکانمان بە بەردەوامی بە دوواداچوونکەن بۆ هەموو پرۆژەکان بە خەستەخانەکانەوە ئێستا تقریباً خەستەخانە ئەهلیەکان کاک سوبحانیش ئاگادارە لە ڕووی سەوزایی لە ڕووی مەحەتەی معالەجەی ئاوەڕۆ هەمویان بەشداریان کردووە لەم ئیشە بۆ نمونە سەوزایی هەرچی پرۆژەیە ئەگەر شوونی نییە بۆ سەوزایی لەناو پرۆژەی خۆی بە پیاسە ئەبێ قەرەبووی بکات لە شوێنێکی تر طبعاً بەڕێژە قەرەبووی کرد ئەوە ئەتوانێت لە شوونی خۆی بکە با بیکەت بۆ نمونە پرۆژەی ئەلف و با و جیممان هەیە ئەوەی ئەلفە ئەبێ لە 125 سەوزایی هەبێت ئەلف و با جیمە گەیشت لە 110 جیم طبعاً پرۆژەی پیسکەر ئەوانە کە یعنی زۆر کەم یعنی حسابکردن بە پیسکەر لەناو پرۆژەی خۆیان ئەبێ ڕێژێک لەو سەوزایە هەر بکرێت لەگەڵ پشتێنەی سەوز طبعاً ئەمە پشتێنە سەوز علاقەی نییە بە لە 125 یعنی لەوانەیە بگاتە لە 140 لەگەڵ پشتێنەکە بەڵام ئەگەر نەیان کرد هەر بە تەکید غەرامە کریان و مجبورن بیکەن لە دوای غەرامەگەیشە و دەفع غەرامەیشکان و مجبورن ئەو ئیشێشە بکەن و کردومانە بەسەریان جێبەجێمان کردووە لەگەڵیان و یەک شتێکی زۆر گرنگ هەیە لێرە کە جیاوازی هەیە لە تعلیماتەوە لە بین دائرە و دائرە سە بۆ نمونە کێڵگەی پەلەوەری بەپی تعلیماتی خۆمان ئەبێ مەحرقەی هەبێت بۆ فۆتاوەکان نابێ فڕ بێت لە ناو چاڵێک و ئەیجا ژیرزە ئاوی ژیرزەوی پیسکەت خاکیشە پیسکەت لەگەڵیە بە تعلیماتی زراعە نا ئەڵێ چاڵ باشترە لە مەحرقە ئێمە بە تعلیماتی خۆمان فقط مەحرقە بەکارهێنێت کەس جێبەجێ ناکات پیشتان بەسووە بە تعلیماتی زراعە ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە طبعاً بەڵام خۆزگە دوو تعلیماتی هەبێت هەر وزارەتێک تعلیماتی خۆی جیاوازە بۆ نمونە ئیسعیمی ڕەژێ لە 125 مان هەیە لەوانەیە لە زراعە لە 110 25 نەبێت ئەوە کێشەمان هەیە کێشێکمان هەیە لەگەڵ وەبەرهێنانیشە زۆر اختلافمان هەیە لەگەڵ وەبەرهێنان لەگەڵ کاک عەزیزیشە زۆر اختلافمان هەیە ئەو پشتگیری زۆر پشتگیری لە پرۆژە وەبەرهێنانەکان کرد ئەڵێ ئێوە مەجبور نین یان بۆدان نییە تعلیمات جێبەجێ بکەین بەسەریانە بێ ئاگادار ئێمە بکەین دوای ئێمە لە ڕێی خۆمانەوە ئاگاداریان کەینەوە ئایا لە بواری ژینگەشا گەندەڵیە کرێت من لەمێ وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە بەڵێ لە بواری ژینگا گەندەڵیە کرێت باش زۆر باشە کرێت چۆن ئێمە پێشتر ژینگە بە دایرەیەکی کەم سێرەکرا ئەمە حەقیقەتێکە کاتێک بۆنەوە بەڕێدان باشتر دەزان کە لە شارەوانی یاخود لە وەبەرهێنان کە مۆڵە دەدەن پرۆژەیەک تەحویلی 13 دایرەکەن بۆ ئەوەی کە ڕەزامەندی و 13 دایرێ وەربگیرێت تا دواتر مۆڵەتە گشتێکی پێ بدرێت مۆڵەتە ڕسمیەکە یەکێک لەو فەرمانگانەکە بۆ ێنەرێت فەرمانگەی ژینگە
پرۆژەی بۆ نمونەش شوێنەوار طبیعیە زۆر شوێنەکان لاانە شوێنەوار ئەسەری شوێنەواریتان نیە هیچ کێشەیەکی نیە لە شوێنەواری کێشە منە بۆ نوە دوورە لە ئاوی ژەردەوە هەندێک بابەت هەیە ئەوان بە ئاسانی ڕێگەکە لەوێ تێپەڕە بێت ڕێنمایەکانی ژینگە تۆزێ قورسن کە قورسن مامەڵە پێوەکردنیان خۆشترە چەورترە بۆیە ئەتوانرێت زۆر بە ئاسانی کە کەسێک کە لە ژینگە بێت ئەتوانێت زۆر بە ئاسانی کە من بەڵێ من بۆ خۆم سەرۆکی لیژنە بە دوواداچون بووم زۆربەی کاتەکان لە ژینگەی سلێمانی ئەگەر بمویستایە ئێستا بە لیگزیزەکە هاتم بۆ ئێرە کە ئێستا سیارەی هاوڕێیەکم هێنامەوە بە لەگەڵ خۆمە ئەم توانی ئێستا شوقەم هەبێ ئەم توانی هەموو شتێکم هەبێ دەیان پرۆژەیە لەبەر سەوزایەکەی لەبەر یەکەی چارەسەری ئاوەڕۆکەی لەبەر دانانی فلتەرەکەی فلتەرێکی پێدانی بایدە دەفتەرە ڕێکەوە بە دەفتەرێک بە دوو سەوزایەکەی پێویستە دوو دوانم سەوزکەی سەوزایی دنە لەگەڵی ڕێکەوە بۆیە ژینگە یانی پێویستە لە دیوانی چاودێریدارە لە ژینگەی لەلایەنایە زۆر چاویان لە ژینگە بێت ژینگە شوێنێکی چەورە ئەوەیە کە وەڵامی ئەو پرسیارێکە بەڕێز ئایا لە ژینگە گەندەڵیە کرێت بەڵێ نزیکی 12 پرۆژە هەیە لە سلێمانیە کە تەنانەت داواکاری گشتی ئەنجومەنی پارێزگای ڕەزامەند نەبوون بە مۆڵەتیان پێدراوە دڵنیا بە مۆڵەت پێدران بەبێ هۆ نییە بەبێ پاداش نیە و دوان سانێک لەو پرۆژانەش ئیعلام هەرایان لەسەر دروستکردن لەسەر شەخسی سلێمانی بۆیە لە ژینگەدا ژینگە دەتوانن هەندێک لە ڕێکخراوەکان دەتوانن ئەوەم بۆەکەی یا لە ئیعلاما بڵێن فڵانە شتت کردووە بۆیە چەو کەسانی لە لیژنەکانن چێوانی لە ئاسی ژینگە نەتوانن ئیشکەن بەڵێ ژینگە سێکتەرێکە دەتوانێت گەندەڵی چاکی تیا بکرێت ئەتوانێت پارۆکی زۆر وەکو زۆرێک لە دەوایرەکانی کە شارەوانی ناڵێمەوە بەرهێنان ئەوان وەکو بڵێ حکوومەتێکی بچووکتر ینی لە حکوومەت گەوراتە خوارە شارەوانیە ئەن دەسڵاتی باشانە بەڵام لە دوای ئەوانەوە ژینگەیەکی لەو فەرمانگانەی کە ئەتوانرێت پاروی چۆری تیا بخورێت بۆیە بێت چاودێری باشی لەسەر بێت من خۆشمەوە لە ڕەزامەندیەکەی بۆ نمونە حالم پرۆژەیەکمان هەبوو ماوەی پێشوو پرۆژەیەکی بۆ بەرهێنانە ماوەی داهاتووشەکەوێتە کار من ناوەگەڵ نادەن لەبەر دواترلانە کەسێک ناوی بازرگانەکە بڵێ شتێکی شخصیە بەپێی مەوقعەکەی مەسەڵەن هەندێک پرۆژەمان هەیە پرۆژەکانی پۆلێنی ئەلف لاندەکەم پێویستە 5 کیلۆمەتر لە شوێنی نیشەجەبوونەوە دوور بێت وەکو قیر وەکو ئاسنەوانە پێویستە 5 کیلۆمەتر دوور بێت بەڵام ببینیت کیلۆمەترێک دوورە 2 کیلۆمەتر دوورە ڕێنمایەکە ناگرێتەوە بۆیە بە مقابل بە شتێک ئەو ڕێنمانە چاکەکرێت بازاتی لەسەری نەڕم کورت و بخۆت وەڵامەکەی بەڵەیەکی زۆر بەقەوەتە تایە کە بەڵێ ژینگە هێتی یەک خاڵیکە کە ئەمەوێت لەسەری بڕۆم بابەتی پاژماوەی پزیشکی زۆر لەسەریان پاژماوەی پزیشکی ئەمە کێشەیەکی زۆر گەورەمانەیە من دوێنێ من ئێستا حالم بە تەنسیب لە فەرمانگەی ژینگەی هەڵەبجەم تازە کراوەتەوە مانگێکە نەقڵم کردو چوون بۆوێ لە ژینگەی سلێمانیش و لە هەموو شوێنەکان پاژماوەی پزیشکی من دوو جۆرمانەیە هی نەخۆشخانەی ئەهلی هی نەخۆشخانەی حکمی حکمیەکە چه بە پاژماوەکەی چه بە دەرمانە بەسەر چووەکەی یەک شوێنمان نییە بۆ چارەسەرکردنی ئەوە ئەهلیەکان ئەینێرن ئەهلیەکان ئەینێرن بە پارە لە ڕێگەی سندیکاوە ئەهلیەکان ئیخلاسان من خۆشم لە هۆبەی شارستانی خۆم بەرپرسیەوە بەشە بووم ئەهلیەکان لە ڕێگەی سندیکاوە کتابێکەکەم مقابل بە پارێک لە کارگەیەکی چیمەنتەوە سووتێنرێت ما باقی حکومیەکە بە نەخۆشخانە و بە هەموو شتێکەوە خۆڵ عملەکە تا ئێستا ئێمە کوڕەخرای سروشتی کوردستان 3 پرۆژە یاسا بۆ 4 پرۆژە یاسامان ناو بە پەرلەمان یەکێ لەوانە بۆ سەگە بێخاوەنەکانە باشە کە نەزۆک بکرێن ئەو شەڵتەرەی کە کرایەوە لەسەر داوای ئێمە بۆ کوڕەخرای سروشتی کوردستان کە لایەنێکی کە ئێستا خۆی کردو بە خاوەنی بەداخەوە کاڵم وە زۆرێکی ژەو سەگانە کە کوژرا وە زۆرێکیش ئێستا ئەوە کێشە سەرەکیەکانە کە ئێمە قسەی لەسەرەکەین کاگاکۆ باسی لە بەکارهێنانی کەرەسەی پلاستیکی کرد بەکارهێنانی کەرەسەی پلاستیکی و هێنانی کەرەسەی پلاستیکی و نایلۆن کێ بەرپرسیارە لێ کێ بەرپرسیارە لێ ئەو بازرگانانە کێن کە حکومەت ڕێگان پێیا بیێنە ناو شارەوە خۆڕەخراو نیە ئەو بازرگانەکانە ئەیوانە کاگاکۆ باسە لە ڕاگەاندن کرد ئەسڵەن ڕاگەاندن کار لەسەر ژینگە هەر ناکات کاری لەسەر ناکات کاری لەسەر ناکات ئەوە ئەساسەکەی تیکە قسەی لەسەر بکەین بڕینەوەی 6,000 کاگ ئاکۆ کە باسی ئەەکەی وەکو من وەکو نمونە باسەکەم
شوێنی تریشمانەیە کە لە لای مەتارەوە کە لە شوێنی ترۆ خۆش ئاگاو لێتی ئێمەش بە دوواداچوونمان بۆ کردو هەمووی ئەزانین کە دارەکانی بڕاوەتەوە شوێنەکە سووتێنراوە حکوومەت هیچ وەڵامێکی نەبوو لەبەرەوەی سەر بەلایەنێکی سیاسی و حیزبێکی دەسەڵاتدار بووە بۆ بە دوواداچوون نەکراوە کەواتە ئەمانە وەداواکاری گشتی ژاگەدار کراوەتەوە لەسەری باشە لەسەر ئەو دارانەوە هیچ باشە بەڵێ ئەکرێ شوێنێک پێشتر دابێت ئەکرێ ئەمڕۆکە تۆ بیکی بە بینایەکی کە لەبری ئەو دەبی دکتۆر عەلی ئێستا 800,000 لە شاخی بۆ ژەڕێنەوە بەڵێ ئاگادارم منیش ئاگادارم بەڵێ 800,000 ئەکرێ ئێستا لەم ڕۆژانەیە کوڕێک هاتبوو بە خەیاڵە بەردەم بانکی ئەربینی نێودەوڵەتی 500 داری بڕیەوە قوربان ئەو خیانەتە کەسی نییە خیانەت سید یەک واقعەیە من جێی ئەم وەرەقەیە ئیشم بێتی تێژێم بەڵام جێ ئەم عینەکەم ئیش پێ نییە ئەو دانامی کە لەلا تێکچوون شوێنی هیچ پرۆژەیە نییە نە لە ئێستا نە لە ئایندەیە نە ئەژێ بە شوێنی پرۆژە جێی دارەکان باس جێی دارەکان بەڵام کێ وەستانی کاگاکۆ وەستاندنی ئەو پرۆژەیە لەلایەن کێوە بوو ئەبێ ئەوە بوترێ وایان ئەگینا ئێستا کە کرا بوو بە بینایکی بازرگانی زۆر گەورە و زەخم بۆ لایەنیی معنی هەمومانەوە ئەزانین زۆر خۆشحاڵم کە بابەتی ژینگە ببە پرسێکی زۆر گرنگ لە وڵاتیەوە بڕوا بکە وەکو بەڕێزانە زۆر بەتان باسان کرد زۆر لە نەوت توشتی تر زۆر گرنگترە چکە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە ئەجا ژینگەش وەکو کاکامران فەرمی ئاوە خاکە ئەمەیە من ناچمەوە من بە تەنها لە بواری ئاوەڕۆ و ئاوا باسیەکەم بۆی بە کورت و پۆخت ئەگەر یاسا دەرچووە زۆر باشە ئەگەر دەرچووە ئەبێ بە دوواداچوون بکرێ ئەگەر دەریش نەچووە بێ هەوڵ بین دەریکەین یاسا بۆی چکە هەستەکەم لە هەنێشنەوەی یاسا هەیە جێبەجێ ناکرێ هەنێژارڵی نییە یەکەم شتیان با کارێکی زۆر گرنگکەین بە کورت هەچی پرۆژە و بەرهێنانەکان ئیجازەکەی کۆتایی پێنەیە پرۆژەکەی لێوەرنەگیرێ یەکەکەی نەفرۆشتێ ئەگەر وەیز وە تەرتریتمنت پلان دانەنێ لەبەر دوو هەدەف یەکەمیان بەکاری بێنێتەوە بۆ ئاودێری باخەکانی خۆی دووەمیان لۆت نەخاتەکی هێز نەخاتە سەر تۆڕی ئاوەڕۆی وڵاتەکەی ئێمە شارەکەی ئێمە چکە و پرۆژەی بۆ خۆی کردووە ئەمە یەک دووەمیان هەموو نەخۆشخانەکان هەموو پیشەسازەکان لە هەموو دنیاە کارەساتی گەورە ئەوەیە مادی مەترسیدار فڕەبێتە ناو تۆڕی ئاوەڕۆ یعنی من تۆڕی ئاوەڕۆی ماڵان کە بۆ بڵین احتیاجی ماڵانم بەرێ بە کولفێکی زۆر کەم بۆ تریتمنتەکەم بەس یەک تۆز مادی کیمیایی تیابێ ئەبێ یونتێکی جیای بۆ بکەمەوە لەو حاڵەتەشان بکیز بووە لەگەڵ ئاوەڕۆی ماڵەکانە یعنی لەوانەیە 100,000 متر مکعب بۆ من بێ 50,000 بۆ من لەبەر خاتی 5,000 متر مکعبی کۆمەڵی خەستەخانە و کۆمەڵێ شوێنی بازرگانی من ئەبێت چی بکەم فیلتەرەکەم بگۆڕم بە فیلتەرێکی کیمیایی بایۆلۆجی و پاشان فیلتەرێکی ئاسایی یعنی بە هەر سێترینەکە بڕە بۆیە باتکایە ئەم هەموو پرۆژەوە بەرهێنانە ئەکرێ ئەم هەموو پرۆژە بازرگانی ئەگرێ تکام وایە ڕێکخراوەکانی ژینگە و خۆش مەکو ئەندازیارێکی شارەوانی بە خۆش مەڵێم و بە حکوومەتی ژەڵین یعنی کارێ بکەین زۆرمان بیرمان بۆ زۆر شیرا بەڵام بۆ ئەمە ناڕوا بیکەین بە ئەمر ینی ئەبێ بکرێ ناکرێ وەری ناگرم پرۆژەکە لی زەویەکەی نادەبێت چ کەسێک کەم تەرخەمە لە جێبەجێ نەکردنی ببوورە کۆنیش ئەتوانێت پێی بکەینەوە کۆنیش ئەتوانی پێکەم بۆ کۆن زەرە نایە لە وڵاتە کۆن ببوورە بە من تەواوی کەم ئیتر ئینشاء ئەوتم بلستە ئەگەر یاساکە هەیە نعمە ئەگەر نییە دەریکەین ئەگەر هەیە و جێبەجێ ناکرێت بە هەموومانە یەکەمان لە شوێنی خۆمانەوە زەخەتکەین جێبەجێکەین ئەمە کورت و پوخت پاشان بەنیسبەت ئەم هەموو بارانە جوانی لە وڵاتی مایابارێ لەوانەیە ئێستا کاکدارا لێرە بووە تا وشکە ساڵیە باران نابارێ بەڵام ڕۆژی وایم هەموو باران نەبارێ لە تاو لافاو ڕاکەین کاک مەحموود لە بەشی ئاوەڕۆ خواخواتی باران نەبارێڵێ خەڵک ئاوەی با لەم لاوە من خواخوامە باران بارێڵی ئاو زۆر بێ مشکلەکە ئەمەیە وەتەر مەنیجمنت ئیداری ئاومان سفرە لە وڵاتی ئێمە ینی بەداخەوە ئەڵێم ئاومان هەیە ینی من راپۆرتێکم خوێندەوە ئەڵێ هەموو تاکێکی میلەتی کوردستان 92 بۆ 93 متر مکعب نازانم ئەوەنە بڕ پێی ئەگا بەڵام لەوە سەتی حوتی بۆ منە سەتی 92 ئەفەوتێ من بەکاری نایەنم کەس نازانێت چی لێە ئەمەش سیستەمێکی زۆر بەسیتیەوێ ینی ئەم هەموو ئەندازیارە باشەمانەیە لەم لە شارەوانی هەم لە بەنداوەکانەوێ بەڵام تۆزێک کەسانی خاوەن بڕیار ئەبێ پشتمان بگرن
یعنی بەسیترین شت ئەم هەموو لافاوە ئەبێ بۆ من بیر نەکەمەوە ئەم ئاوە بۆ بە 2 قەترە ئەبارەیە کەسە لافاو دروستە بێ بەڵام لە شارێکی وەکو بەریتانیا 48 سەعات بارانە بارێ لافاو نابینی ئەم پرسیارە خۆ ئەویش ناچێتە تۆڕی ئاوەڕەوە هەدەفەکە ئەوەیە وەرە هانی ئاوەکە بە خزمەتی کە بچێتە ناو زەویەوە لەبەرچی لەبەری ڕیچارجی گراونوەتەریشمان نییە مە سفرە لە هەولێر ئاوی ژێر زەوی چووە ژێر ئەرزۆ لەبەرچی لەبەری هەر بارانە باری و ناچێتە ژێر ئەرزۆ هەموویە بێ بە لافا و خەڵکە ئاوی ماڵی خەڵکەی بە لە سلێمانی بەهاوی ئەمە فکرەکە زۆر بەسیتە لیسان و لە پرۆژە و بەرهێنانەکان و باسکەم پاشان بۆ شارەوانی خۆمان تکایە ئەو زەویەم بۆ مەکە بەم کاشێ بۆ مەکە بە سێرفەیسێک کە قەترێ ئاوی چووە سەر ببێ بە لافا بڕوە لە هەموو دنیاە ستی سنتەرەکان هەرمووی بە بیارتۆ نەکرێ ئەسڵەن قیریان لا بردەوە شەقام ئەمە بۆ قەترەیە باران من ئەم شوورە بیارتۆنەکەم ئەلەوای 100 ئاوە ڕێژم هەناگاتە ئەویا نازانیجە بەڵام ئەم کاشە 100 ئاوە ڕێژمە کاتە لای دەرگایە ئەمە بۆ لەبەری دووەم شتانی ڕێم نێ ئاو بچێتە زەویەوە ئەمە زۆر گرنگە ئەبێ هانی ئاو بێم چێتە زەویەوە ئەمە چیکە حکوومەت یعنی بیکا بە یاسا جێبەجێکەین ئەخیر شتمان ئەو دروستکردنی بەنداوانە ینی هەوڵ بین بەندای بچووکەڵم بەنداوێ ناڵم ئەمەموو پارە ئیملاقیوێ اینجا ڕێکخراوە ژینگە پارێزەکان من وەسیفەتی 2 ساڵ لە ئەوروپا بووم تەسەورەکەم ئەوان زۆر لە حکومەتی شازاتە پێ بکرێت چۆن نازان بەگە بڵێ ئێرە شەرقی ئەوسەدا ڕێکخراوی ژینگە ئەتوانێت لەگەڵ وڵاتانە پەیوەندی کە ئەم هەموو NGO ئەمەموو ڕێکخراوەیە وەرە کاکە شارێکمانەیە ناوی سلێمانیە ئەم سلێمانیا تا ئێستا تریتمنتی نییە ئاوەڕۆی چاک ناکە یەک ڕسمی تانجەڕی بۆ بنێرە هەموو قژیان ئاوای لێیە ئەڵێن چیتان بۆ بکەیت بە تاکید ئەم قسێتەوە بەڵام کەسم ئیشەی نەکرۆ من لەگەڵ یابان ئەغنامە ئەێرم جواب مەیاتەوە خۆمان بەرێ ئەو هەموو مشکلەیەمان هەیە زۆر باشە زۆر تاکو شارێکی ئەڵمانیا وەسابێ چیم ماوەلێ چۆن ئەتوانین بە سیفەتێکی چکەین پارەیان بینیە ئەتوانین نیسبەتی پارەیان بینێ هەر بە بەلاژ نەبێ مەبەستمان فەندەکەیە مەبەستمەیە فەندەکە سیرکە فەندەکە هەر چۆنێ بە فەندێ پیاکەین بۆم شارە سیمای پێشکەوتنی شارێک ئەوەیە کە من چوومە ناو شارەکەەوە چۆن بڵام تونێلی هەیە بڵێم ویزگەی چارەسەری ئاوەڕۆی هەیە بەنسبەت شاری سلێمانی و ئێمە لەناو هەموو شاری سلێمانیا خەدەماتی ئاوەڕۆ فولە گەیشتۆتە هەموو ماڵێک هەموو بینایەک هەموو گەڕێکێک هەموو کۆڵانێک لە 16 فەتحی جیاوازەوە ڕژێتە تانجەرەوە زۆرمان قسە لەسەرەوە کرد کە زۆر ضرورە تریتمنتێک هەبێ بەڵام نییە ئەوە مەسەلەیەکی زۆر قورس و پارەیەکی زۆر گەورە و زۆری ئیش لەسەر کراوە و وەکو تاوانخان جەنابی باسی کرد هەموو شتەکانیشی حاضر کرا و لەگەڵ بایوەتەرە تقریبەن عەقدیش کرا بۆ دروستکردنی ئەوە و کاکسەربەست سەرپەرشتیاری ئینەکە بوو ئەمانەمان هەموو کرد شتێکی ئەساسی هەیە لە وڵاتی ئێمە بە قانون لە پێش سویدەوەین بە قانون کە ئەو قانونی هەمانە و دەرچووە لە پێش سویدەوەی بەڵام هەمومان مشتەرەکین لەوەی کە ئەم قانونە وەک خۆی جێبەجێ ناکرێت جا مەسەلەکە سیاسیە مەسەلەکە تەداخولکردنە هەرچیەک ئەگینا ئێستا کەسمان کەشەمان لە قانونان نییە ئەوە باسی حکومە دەکەم هەمومان باسمان کرد بە قانون هەموو شتێکمان سابتە هەمانە ئیشی لەسەرەکرێەوە تا ژینگە ئەوە ئێمە وەکو ئاوەڕۆ مەسەلەن بۆ غەسلەکان لەگەڵ ژینگە دەکۆبوونەوەمان کردووە ئیجبارمان کردووە کە بێ مەحەطەی تەصفیەی هەبێ ئەو ئاوی غەسلی سیارەی کێتە دەرەوە نابێت بۆم فڕێ باچکە ئاوەکەی پاکەکەیکە زۆر بەسیتە بە 25 وەرەقە بە 30 وەرەقە مەحەطەیەکی تەصفیە دانێ ئاوەکەی خۆی پاکاتەوە لەو زاهی و شامپۆی بەکاریە ناو نابێ نەیبێ بەمە حەل ناکرێ من نەیەمێت چکە ئەگەر نەیەمەی کاتە موشەبەکی باراناوەکەی بەردەمی خەلەلەکەم بۆ گەورەترەکە بۆ مەکاتەوە هەموو شەبەکەکەم تێگەیە بەڵام ئێمە ئەمە چۆن ڕێک خەین نەبێ بە قانون هەمانە بەس چی ئەتوانێت ئەمە فەڕستکە کێشەی ژینگە زۆر لەوە گەورەترە بە یەک پانێڵ ینی بتوانین هەمووی دیاری بکەین نەک تەنها چارەسەر هەر هەمووشی دیاری بکەین قسەی من لەسەرەوەی ئێمە چۆن بتوانین مەسەلەی پاراستنی ژینگە لە پۆلی یەکی سەرەتاوی یان پێشتری شەو بکەین بە کلتور ینی شەخصی خۆم ئاراس کاچێتە دەرەوەی سنووری ئەم وڵاتە ڕووم نایە کلێنس فڕێ بم لەبەری کلتورە هەموو خەڵکەکە سیر مەکاوێ بەعیبە بووم بەس لە سلێمانی فڕێمەڵێن با حکومەت بێڵیگرێتەوە ئەو زۆر مشکیلە ینی مشکیلە گەورەکە لە مناڵێکی بچووکەوە دەست پێکا کە مەکتەبەکانە بینی سەیری لێ چۆن لەم ژینگەیان مناڵە ئەتوانێت هەڵس و کەوت بکە یعنی ئێمە ئەومان نەکردووە ئەمە لە دایک و باوکەوە لە مەلای مزگەوتەوە لە ڕاگەیاندنەوە هەموویان تەسیریان هەیە قسەی من لەسەرەوەیە کە چۆن وا بکەین کە
من مناڵەکەم فێر بکەم نەڵێ کابرای کەناسەکە هاو یعنی پێی بڵێ کە ژینگە پارێزگا چکە لە ئەسڵا بەڕاستی ئێمە کابرای خۆڵەکەین ئێمەی خۆڵەکە دروست ئەکەین نەک ئەو پیاوە ڕێزی کە دێ بەو هەموو معانات و بەو هەموو مەعاش نەدان و بەو هەموو نەکبەتی کە تایە ئەژین هەر لانی کەم فێریان بکەین مناڵەکەمان ڕێزی بگرێ لانی کەم باشە شاخێک لە ڕووی زەمەنی جیۆلۆجیەوە دروستبوونی گردێک نەک شاخ دروستبوونی گردێک زیاتر لە ملیۆنی ساڵ و بەرەو سەری پێچووە ئێمە دین لە ماوەی شەو ڕۆژێکە تەختێکی نوێکین بە سیتیەک لە بەرامبەرەوەی 100 دار ئەچێنین هەنی بەڕاستی ئەمە حەلی ئەوە ناکات ئەبوا شوێنی دیاریکراوە هەبێت کە ئەمانە ناوچەی قەدەغە بن بکرێن بە پارێزراوی سروشتی لە زۆربەی وڵاتان و ئێستش لە هەندێک جێگەی کوردستانە یعنی سەرەتای سەرەڵدانەتی پارێزراوی سروشتی دروست ئەکرێ وەکو پارکی نیشتیمانی با بڵێن ینی بۆ نمونە شاخی گۆیژە و ئەزمەر ئەوە لە دامێنەکەەوە تا کۆتایەکەی بکرای بە پارێزراوی سروشتی نەڕاوی تیا بکرێ تەنانەت ئۆتۆمبیلی تیا بەکارنەیەت ینی ئەوەی کە ئەڕوا حەزی لێ با بە پیاسە و بە پیادە پیاە بڕۆ ئەوەی کە ناڕوا با نەڕات نەک ئەوەی کە سیتی تیا کرێ ینی ئەو هەموو پرۆژانەمان بینیوە لەوێ دروست ئەبێ مەسلەی لێکێ لە پرسیارەکانە لەم لاپەڕێنەسوویتانە چ بابەتێ بۆ داهات و پێشنیار بکرێ مەسلەی پیسبوونی شاری سلێمانی بە ئۆتۆمبیل ینی بە دووکەڵی ئۆتۆمبیل یەکێکە لەو کێشانەی کە بەڕاستی ئەبێت چەندین زنجیرە پانێڵی بۆ بەسترێ چکە کێشەی دووکەڵی ئۆتۆمبیل و تایبەت کیاکان کە زۆر باسکران کێشەیەکی زۆر زۆر سەرەکیە و زائیدەن ئەم ئۆتۆمبیلە زائیدەن مۆلیدە ئەهلیەکان کە ئوستاز هەندێک معلوماتی خستە ڕوو مۆلیدە ئەهلیەکان لەلایەکەوە کێشەی دەنگەدەنگت بۆ دروستەکە کە ئێستا کێشەی پیسبوون بە دەنگەدەنگ بە پەتای سەردەم ناسراوە لە هەموو دنیاە مشکلەیە لە پەرەسەند نایە کێشەی هەوات بۆ دروستەکە و کێشەی پیسبوونی بینینت بۆ دروستەکە لە گەڕەکەکانە و زائیدەن کێشەی پیسبوونی خاکت بۆ دروستەکە چکە زۆربەی دەوروبەری مۆلیدەکانەکە تێبینی بکەین ڕۆن و پیسی و شتی مۆلیدەکەیە بێزگە لە هەموو ئەمانە یەک شتی کاڵم تۆزێک دوورە لە هەموو قسانی کە باسمان کرد بە شەقامە سەرشەکانی سلێمانیە بڕۆ چاوت هیلاک ئەبێ بە ئیعلانات و بە قەتعە ئەمەش جۆرێکە لە پیسبوون کە پێوترێت پیسبوونی بینین بە هەندێک گەڕەکی سلێمانیان بە زۆرینەیە بڕۆ هیلاک ئەبیلەوەی کە ئەوەندە تەنکەر و لۆری و تراکتۆر و فلان ڕاگیراوە لە ناو گەڕەکەکە ئەمە هەمووی کێشەی پیسبوونە ینی هیوادارم ئیش لەسەر ئەمانە بکرێت و بە دڵنیاییەوە کێشەکان زۆر زۆرن و بە پانێڵێکیان دوانیانسیان کۆتایی پێنای هیوادارم ینی مەکو پێشنیار بە جەناب ئەڵێم کە ئەمە بەردەوام بێ وەکو زنجیرە سیمینار بەردەوام بێت و کاتی زیاتریشی پێ بدرێت بەڕاستی دەستخۆشتان لە یەکەم داوای لێبوردنەکەم پێش بەشێک لەو بەڕێزانە ئەگەر شتێتم قسە بکەم هەچەنە خۆم لە ڕێکخراوی ژینگە پارێزی ئیشەکەم بەڵام قەنەعەتم نییە بەوەی کە ئێمە ئەم کاری ئێمە ژینگە پارێزی بێت لە ئەسڵا مرۆڤ پارێزیە هەمومان باسی چیمان کرد بە ئاوەکەمان پیس نەبێ و پلێ گەرما بەرز نەبێتەوە پیسبوونی بینین و ژاوەژاو دروست نەبێ ئەسڵی ئیشەکەمان مرۆڤ پارێزیە بەڵام ناومان ناوە ژینگە پارێزی ژینگە پارێزین بۆی خۆمان تەندروست و سەلامەت بین ئینکاریەوە ناکرێت کە کلایمەت چێنج گۆڕانکاری ئاهوایەکان ئێستا زەوی تەنێکی نەخۆشە و ئەتوانم بڵێم یەکێک لەو شوێنانەی کە زۆرترین نەخۆشیەکەی بەرکەوتوو بریتە لە هەرێمی کوردستان هەم لایەنە مرۆیەکەی هەم لایەنە سروشتیەکەیەوە 2 ساڵە وشکە ساڵی و کەمبارانی و بەرتەسکبوونەوەی وەرزی زستان هەیە و بەداخەوە هۆشیاریە مرۆیەکەشمان بۆ جۆرە نییە بە یەک دووین دەست پێکەم یەکی لەوانەڵێ لە ناوچەی یەکسانی چونکە هەموو ڕۆژێک باران ئەبارێت تقریبا لە ساڵێکا زیاد لە 330 ڕۆژ باران ئەبارێ ئەڵێ هاوڕێیان کە موعید دائنێن بۆ منە ئەڵێ پێش بارانیەکە بینین یا دوای باران یەکە بینین لا ئێمە ژوای لات و خەریکە بڕین کۆبوونەوەکەمان کە دوای خۆڵبارینەوەیە کە پێش خۆڵبارینەوە لەبەر ئەوەی ئەوەنە دووبارە بدۆ بە تایبەتی ئینشاءڵڵا خۆڵبارینە پێویستە بە وەرزە گوازراوەکانی بەهار و پاییزەوە و بەرەو کۆتاییە چێ و قسەیەکی تریش هەیە ئەڵێ چۆن ئێمە کاتێک کە شۆفێری ئەەکەین پێویستە خۆمان بەستینەوە ئەڵێ زەوی بەم فەزایەوە هیچ پشتێنەیەکی نەبی پارێزیە پشتێنێکی نەبی بەستێتەوە بیپارێزێت تەنها هانای بۆ مرۆڤ هێناوە ئایا مرۆڤ بتوانێت ببێ بەم پشتێنە سەلامەتی و بیپارێزێ بەدڵنیایەوە نەخێر سەبارەت بە پیسبوونەکان زۆرن بەڵام ئەوەی کە دەرفەتم هەبێ و بتوانم قسەی تا بکەم پیسبوونی هەوا بیکەن بە دوو بەشەوە هەوای شار لە تەواوی دنیای هەوای هەموو شارەکان پیسە مەعەدا هەندێک شوێنی دیاریکراون بە تایبەت بازنە مام ناوەندەکان یا ئەو شارانەی کە ڕێژەی سەوزایی زۆرە بەڕاستی ئەم بەڕێزانە ئەماژان بۆ کرد کە ناشتنی درەخت لەناو ماڵەکانە کاریگەری ئۆتۆینە نا لەناو شارەکانە هەر ئەبێت چاندنی درەخت زاڵ بێ سەرڕای نزمکردنەوەی پلێ گەرما سەرڕای جوانکردنی دیمەنەکەی بڵێ
نانە مەبەستم کۆهینەکە لە ڕاستیات شیمەنی شەر گرنگە چونکە یاسا پێمە بەڵێ یاسا پێمانەڵێ یاسای ژنگەی پێمانەڵێ ماوەسایان بەڕێز یاسای ژنگەی پێمانەڵێ ئەگەر درەختێک ئەڵێ ئەگەر درەختێک ژێری درەختەکە ڕوتەن بێ کەمتر پلەی گەرمی دابەزێنێ وە کەمتر سوودی ژینگەی هەیە بە بەراورد بۆی کە درەختێک ژێرەکەشی چیمەن بێ هەوای لادەکانمە هیچ کێشەیەکی نییە ئێمە ئەبێ خەبێک لە شارەکانمان بخۆین کۆکو باستان کرد لە ڕێگەی ئۆتۆمبیل و مۆلی ئەوانەوە پاشماوە ڕق من توێژنێک من ساڵ ئەنجام داوە ڕۆژانە نزیکی 101 تەن پاشماوە ڕقی هەیە کاگاوات هەڵە باسی سلێمانی کرد کاکۆ ڕۆژی 1200 تەن پاشماوەی ڕق 1200 نەخرێتی چۆ نازانم بین ئێستا لەو گردەی کە ناومان ناوە تڕەمڕەکە خۆڵە عەمەلەکە لەوێ لەسەر یەک کەڵەکەیەکەین و بەگەڵابە دڵەکەین بەسەریا کاک فاروقیش ئێستا شوێنێکی دروست کردووە پێڵەم ریسایکلکردنەوەی ئەو مادەی تا ئێستا بەڕەسمی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە کە بەڕەسمی چووە بواری جێبەجێکردنەوە بێ گرێبەستێ لەگەڵ حکومەتا بکە لەبری هەموو تەنێک ئەوەندە پارەی باتی حکومەت بۆ ریسایکلکردن ئێستا خۆی ڕۆژانە ڕۆژی وایە 1200 تەنەکە بە خۆی بۆ خۆی بەکاری ڕۆژی واشەی هیچ نابە جاری وایە لە مانگێکە 15 ڕۆژی بە جاری وایە یەک ڕۆژ نایبە جاری وایە یعنی ئەوە معمەلەکەی لەسەر دروست کردو لەوەتی شاری سلێمانی هەیە لەوانەیە فەتەیەکی زۆر سووتێن نابێت بەڵام فەتەی لە 12 ساڵە ئێمە دڵەکەین بەسەریان تەبەقەتەوەگەن بەسەریان لەبارەوە کاک فاروق خۆمەڵێکی بە معمەلەکەی ئەو ماڵیاوی ئەتات سەر چاو لە هەمان لە درترا هاتووم بەفەتەکەم زیاتر بێت ئەتاتورە گویستی ئەرشیفی عوسمانی بسووتێنێ تی سووتێنم دوو مامۆسای زانکۆ ڕۆشتن مانیان گروتیان دەمانە دوورین تا ئەمری لە برسانە تاوا پەشیمان بووە لە کارەکەی ئەوتی ئەمە ئەرشیفی من نییە یعنی ئەم کۆبوونەوە و هەزارها توێژینەوەمان هەیە یعنی کەس گوێ ناگرێت دکتۆرەشات دکتۆرایەکی هەیە لەسەر ڕێگەبانەکانی سلێمانی و ڕادەی گونجان لەگەڵ ژمارە ئۆتۆمبیلەکانە بزانم وەزارەتی پلاندانان وەزارەتی گواستنەوە شارەوانی تا ئێستا ئاگەی لەم دکتۆرایە هەیە دکتۆرایەکە لە زانکۆی سلێمانی هاتووە کابرا ئێستا پلەکەی پرۆفیسۆری ئایدە دەرە ڕێگەبانەکانی سلێمانی و تۆڕەکانی ڕێگەبانی سلێمانی و ڕادەی گونجان لەگەڵ ژمارە و جۆری ئۆتۆمبیلەکانە یعنی پێویستە ئەم توێژینەوانە لە بەرچاو بگیرێن باگەر زۆر بە خێرایی باسێکی ئاو بکەم ئاو جگە لە کێشەی پیسبوون ئێمە کێشەی بە فیڕۆدانمان هەیە کێشەیەکی تریشمانە پێوتری ئاوە سنووریەکان هەرێمی کوردستان مەعدا لقی عفو سەرچاوی ئاوی عوزێم نەبێ کە هەماڵین لق لە کاتێکا لق نییە سەرچاوەیە سەرچگە لە عوزێمیان ڕوخانیان ئاوەسپێمەی دەوروبەری چەمچەماڵ و خاڵخاڵان و کەرکک بە دیجلە و بە هەر چوار سەرچاوەگەیتریەوە بە ئەڵوانی شەهەمی لە دەروی هەرێمی کوردستانەوەیەت کێشەی گرتنەوە و گۆڕینی ئاراستەی ئاوەکە ئەمانەمان هەیە ئەمە کێشە سەرەکیەکەیە ئاکرێ ڕێککەوتن بکرێ و دوای ئەوە من بۆم نەمە لەگەڵێکی کیمیابارانم لە هەڵەبجە ڕۆژی ناڕۆژێک لە چواری بەیانی ئەومانەیە هەتا دەیشەوە لە چواری بەیانی هەتا دەیشەوە هەموو ڕۆژی ناڕۆژێک یعنی لەوێ گەڵابە شۆری مۆلی لە هەڵەبجە گەڕێکی کیمیاباران گەڵابە شۆری هەموو ماڵەتوانێ خەستێک دابنێ من خۆمان ئەتوانم ڕۆژی ناڕۆژە بڵم خەستەکەمان کراوەیە یعنی هەر کەسێک سەر و حەزی سەرروپێ تەلەفۆنێکا بێن بۆ سەرروپێ ماڵتان پاکەم حەزی لە ماسیێڵە بێن بۆ ماڵتان ڕۆژی ناڕۆژە ئێمە 10 ساعات تا 2 ساعات ئەومانەیە یعنی ئەمە بە فیڕۆدان نییە ئەنی تا ئێساکێ بە دوچوونێکی دقیق نەکراوە بۆ نمونە ئاسنگەرێک لە ڕۆژێکە بڵێن 100 کیلۆ پاژماوەی ئاسن وردە ئاسنی لێ بەجێمێنێ ئەمە چی لێ دێ چی لێ دێمە ئاسنانە ئەم ڕۆنگۆڕانە چی ئەکەن لەم پاژماوەی دەبانە ئەم ڕۆنە لەسەر ئەم جادەیە فرێدرێ ئەم فیتر ئەم کارانەیەکە ئەنی بە دوچوونێکمان نییە خەڵێکی تریش بەنسبەت ڕێکخراوەکانەوە بەنسبەت ڕێکخراوەکانەوە هەر کەسێ هەردایەنێک هەر گروپی ناوێکی ناوە بۆ نمونە کوردستانی سەوزیان مەسەرن ڕێکخراوی پارکە یا دۆستانی ژینگەیە ئەمانە ئەگەر ڕێڵەی پەیوەندەکانیان لە ئاسێکی باڵادا نەبێ دڵنیابن کە ڕێکخراوەکان تەمەنیان کورتە و زۆر کاریگەریان نابێت بەڕاستی لەسەر پاشڕۆی خەستخانەکان پاشڕۆی خەستخانەکان ڕاستە شوێن هەیە منەوە معلوماتم هەبێت لە تانجەرۆوە 6 فرن هەیە پاشڕۆی خەستخانەکان نەسووتێنن بەڵام کێشیان هەیە کێشەی سوتەمەنیان هەیە لەگەڵ کێشەی کارەبا زۆربەی کات کە دەرەقەت نایەن ئەمێنێتەوە ئەوانیش مەجبورن کەڵەکە ئەبێت ڕاستی کاریسێکی ئینسانیە پارچەی بڕاوی تایە ئەم پاشڕۆی خەستخانانە شوێنی بڕاوی تایە کە عەمەلیات دەکرێت وێڵداشی مناڵی تایە مناڵی لە بارچووی تایە هەمووی لوان نافرێت
سەگی تیاوە پشیلی تیاوە بڕۆسەکان ملیان ئەوەی لێ هاتووە بەڵام پاشەڕۆی پزیشکی دوو بەشە بەشێکیان بە سووتاندن ئەکرێت بەشەکەی کەیان ئەبێ بە ئۆتۆکلیف ڕساکرین کرێت دوو ئۆتۆکلیفمان هەیە یەکیان لە خەسخانی شێت ئاسۆیە کە لە قڕگەیە یەکشان لە خەسخانی فێرکاریە هیچیان بەتەواوەتی ئیش ناکەن و بینە ئیشەکەن و بینەی پەکیانەکەوێت و مەجبوریش ئەو مادانی کە موادی سەمین لە سووتانە ئەبن بە موادی سەمی تێکەڵ بەوە ئاکرێتەوە ئەوەی ئەمێنێتەوە من لەسەر تەندروستی ئەو معلوماتانی کە هەمە لە خەسخانی خراپترین شت و خەتەرترین شت پاشەڕووی خستەخانەی هیوایە کە تێکەڵ بە ئاوەڕۆ بێتەوە لەبەر ئەوەی ڕۆژانە ئەو نەخۆشانی کە لوێنن 50 بۆ 60 نەخۆش بەلایەنی کەمەوە و ئەتوانم بڵێم 150 من معلومات لە دکتۆرتوانە وەرگرت 150 نەخۆش ڕۆژانە عیلاج وەرەگرێت عیلاجی شیمایی وەرەگرێت لەگەڵ عیلاجی تیشکە تیشکیش و ئەویش هەمویان موادی یا کیمایی یا تیشک دەرن و لە پاشەڕۆکانێتە دەرەوە بە تایبەتیش لە میزە تێکەڵ ئەبێتەوە ئەم موادی تیشک دەرە ئەوەی تانجەرۆژ کە باران ئەبارێ لەگەڵ بارانە کاکەجان پاشە ماوەی تایە بەکتریای تایە ڤایرەسی تایە حتا هی لوقاحەکانیش ئەم نیدڵانی کە لە لوقاحەکان ئەمێنێتەوە کە ڤاکسین ئەکرێت بۆ هەر یەکێک لە بۆ نمونە لە کۆڤید 19 پاشەڕۆکەی کە ئەمێنێتەوە ئەبرێتە ئەوانە تێکەڵ بە هەوا بێ و بڵاو بێتەوە اینجا کە تێکەڵ بە ئاو ئەبێت و ئەڕات هەم ئاویش پیسەکات هەم ئەچێتە ناو قوڵای خاکیشە و خاک پیسەکات ئەلا کولێن من زیاتر فۆکەسە خەمە سەر بابەتی ئاو چکۆم خۆم لە بواری ئاوایشەکەم لە بواری کوالیتی ئاوایشەکەم یەکەم شت لێرە کێشەمان ئەوەیە بەتوات شتەکان تۆزێ وردکەینەوە من دیقەتم ماتەنها بابەت داڕوانن بوو خۆم دڵیشم پێی خۆشە من سوود بەخشیشە مەوزوعی ئاوڕێکی لە خاڵەکانە کە من نووسیم بۆتە بە کێشە بۆ ئێمە یعنی فەرموو لەگەڕ ڕێزمە بۆ برادرانی شارەوانی یەک نمونەی بەسیتان بۆێنمەوە هیچ هەمانیەک لە بینی بەڕێوەبەراتەکانی ئاو و شارەوانیان نییە لە ساڵی 2011 لە دووکان لە قەزای دووکان باشە وەختێکمان زانی ئاگادار کراینەوە کە ئاوەڕۆی شیوی پیرێژن خراوەتە بەردەم ئەو پەمپانەی ئێمە ئاوی لێ وەرەگرین بۆ ئاخواردنەوەی خەڵک باشە ئاوەڕۆی کۆمەلگایەکی نیشتە جێبوون لەوان بەش بە حاڵی خۆم لە پرساوی کۆنتترۆلی جۆری بوومەوە کاتە چەندین نووسراوم کردو بۆ شارەوانی دووکان وەڵامێکم بەدەست نەکەوت دوای ئەوە چەندین نووسراوم کردووە بۆ بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکان وەڵاممان دەست نەکەوت ئێمە خۆمان ناچار بووین ژینگە ئاگادارن تەمەنەوە مانگیمان هەبوو لەگەڵیانە ئێمە خۆمان ناچار بووینەوە کاتە هەستاین بە گواستنەوەی پەمپەکانی وەرگرتنیا و کە چەندین ساڵ لەو شوێنە بوون ئەمە وەکو نمونەیەکی بەسیط هیوادارم کاک مەحموود لێرە بوو نازانم بەڕێوەبەری ئاوەڕۆکانە هیوادارم ئەمانگیمانە بێت لە مەولا نمونەی تریشمان هەیە باسی ناکەم سەرتان نایەشێنم ئەمە یەک دووەم ستانداردێکی ورد و دروستمان نییە ئەو بەڕێزە ماستەری هەیە لە ئاوەڕۆیە لەوانەیە زیاتر لە مەبەستەکەم تێبگا ئێمە خۆمان ێستا تاقیگەمان هەیە لە ئاوی دەوروبەری سلێمانی باشە تواناکانمان محدودە ژینگە زۆر لێمە لە پێشترە و بە کادریش و بە ئامێریش فحسی ئەلکەلاینیتی ئەتوانین بیکەین بەڵام ستانداردمان نیە بەراوردی پێ بکەین لە ستانداردی عێراقیە ئەمە وەکو نمونەیەکی بەسیط باسی پیسبوونی ژینگەکەین بەڵام پێوەرەکەمان چییە بووی ئێمە ئەڵێن هەوا پیسە تەنها CO2 نیە کۆمەڵێک گازی زیان بەخشی ترە ئەڵێن ئاو پیسە کۆمەڵێک هێڤی میتاڵ و کۆمەڵێک پارامیتەری تری تایەکە بوونەتە هۆی پیسبوونی ئاو کێشەکەمان لێرە ئەوەیە زانیشی هەر هەموویەتەوە سەر ئاوی خواردنەوە ئەو دوو کەڵی کە لە هەوایە لە ڕێگەی باران بارینەوە چێتۆ بەناخی زەویا و زەوی پیسەکە کابرا کشت و کاڵەکە ئەسڵەن هەر ناوی مادەکەی کە بەکاری هێنە نایزانێ باشە پێڵەی کیمیا هیچ ڕێنماییەکی زانستی لە بەردەسانیە کە بزانە چ ڕێژەیەک و لە چ کاتێکا بەکاری بێنێ لە سا هەشتای ئەو پێگاتە کیمیاویانەی ئەو پەینە کیمیاوی ئەو موبیداتانی کە بەکاری هێنێ بۆ عشاب و بۆ بورن لەوانەیە لە ڕووی زمانەوانی و هەندێک شتی عەرەبی بەکاربێن ئەچێتە کوێ لە سا هەشتای ئەچێ بە ناخی زەویە لە سا هەشتا لەوانەیە بەشێکی ڕووەکەکە سوودی لێوەگرێ چارەسەر زۆر زۆرە پێشنیارمان زۆر پێیە کاگارامجان خوا بوارم بە من هیچم نەوتووە هیچم نەوتووە بەس خوا بوارم پێبن ئەزانیشی مەوزوعی سیک ئەمە یەکەم پێویستمان خاڵی یەکەم پێویستمان بە ستانداردێکی ورد و دروستە بۆچی بۆ ئەو پێگاتانی کە ئێستا لەسەر ئاستی جیهانی ئیشی لەسەرەکرێ هیچ ستانداردێکمانەیە خلاصخان بۆ ئەنتیبایۆتیکەکانێمە نیمانە ئەخنا ئەبێ ئەمە بە یاسا ئیشی لەس ناتوانم چکۆم بەراوردێکم بە 470 ساڵی ناتوانین بەڕێزم
آخر ئەمە ئەبێ کێیشی لەسەرکە ئەمە ئەبێ هەمانگی لە بینی وەزارەتی شارەوانیا وەزارەتی تەندروستیا بە پلەی یەکەم دەسەی خۆباتەواوکەم ئەلاکولین ئەمە یەک پێویستمان بە ستانداردێکە بە سوودوەرگرتن لە ستانداردە جیهانیەکان وڵاتە پێشکەوتوەکان بۆی بیکەین بەشی پوختەیەکی ستانداردێک بگونجێ لەگەڵ ژینگە و لەگەڵ پێگاتەی وڵاتەکەی خۆمانە بە ئینسان و بە دەور و پشتەکەمان ئەمە یەک دووەم پێویستمان بە تاقیگەیەکە کە بتوانین وشکارانەی تیا بکەین بۆی بڕیار بین داتامان لەبەردەسا بێ بڵین ڕێژەی قورقوشم ئەوەنەیە ئەگەر لەسەر ئاستی هەنێمیش یەک تاقیگەمان هەبێ بەسمانە کاکە یەک شتی زۆر گرنگ بەنسبەت بەڕاستی پشتێنی سەوز زۆر قسەمان زۆر برادران قسەیان کرد پشتێنی سەوز بەنسبەت سلێمانیەوە من لەگەڵ ئەوام چونکە ناکرێت ناو شارە بکرێت بەس لە منتیقی عربەتەوە بێ بکرێت پشتێنی سەوز 50 متر کەمتر نەبێت چەند ڕیزێ دار بێ بەلایەنێکەوە دەڕیزدار بێ ئەوە یعنی ئێمە لە سێ لاوە شاخەکان بکەین لە ڕێگە عربەتیشەوە بڵێن 50 متر بکەین ئەو بەنسبەت ینی منەوە کە من تقریبا 25 ساڵ لەو مەجالە یعنی ژەکەم ئیحساسم تەژیر و مەسەلەن تەسمیم وشتانێ بەنسبەت حەقا لە شارە من دەستخۆش لێکە کامەرانەکەم بەڕاستیەکەم کەس بۆ کە گوێی لە زانکۆ و لەو کەسانە گرتویان بۆ هەموو شتێک پرسمان پێگە یعنی شەکانی شەوە بێمەگەر بەڕاستی سەرکەوتوترە زۆر زۆر بەنسبەت باشتر وایە بۆ سلێمانی لیستێک بکرێ چ دارە ناجیح و چی ناجیح نییە ئێستا من زەرا خەڵگە ناسم بەڕاستی $2 ملیۆن داریاناوە یەک ساڵی پێ چۆ مێژوک بووە ئەگەر مەسەر ڕێنمایەک لە شارەوانی بڵێ کاکە هەر کەسە ئیشی گەرەوەی کرد یانە دارە نەبەکار بێن شەشی وا بگرێ باشترە کاکە یەک خاڵیکەم هەبوو بەنسبەت بەڕاستی ئەو تەژیر و شتێک کاکرێمە لە گۆیژەیە زۆر بە شێشی عملی کردمان من دەستخۆشی لە کاگاکو لە شارەوانی لە پارێزگار و لە کاگاوتم کە ڕێ ماواگر هەر شتێکەکرێت بە شتێکی عملی و علمی بکرێ بەڕاستی ینی من لە چەند لیژ نابوو ساڵان لە زەمای دۆ بەرەمە ساڵی میلیۆنە تەژیر دەرمانەچان باوەڕکەم ساڵی 250,000 نەما بۆ لەو ملیۆنە ئەو بۆ نە ئەو دەرنە بە شێوەی عملی کراوە یەک شتیکە بەنسبەت بڵێن بریا من ئەڵێم ئەم تەوسیاتانە بەش کوشەڵە کاگەران بیکە و ینی بەڕاستی سلێمانی نازانم لە چۆن لە گرێژنە دەرچووە ینی من تەسەورەکە ئێستا لە خۆم لە ئاودان لە کولێواتموانێ حەدیقەم کردو خۆم چوو ماودا نە باخەوان جۆ لێگرێ چی لێگرێ ینی بەڕاستی من خۆم چوو ماوایە کەسی 20 ساڵ خزمەتمێ سلێمانی یەک جا لە گرێژنە دەرچوو کەس بە قسەی کەس ناکە ئەوەیە ینی ئەوەیە ئەوە زۆر خراپە بەس سلێمانی جوایە من چوومە دووەک نووسا بۆ باخەوان لە هەشتی بیان و تا پێنج وەریش بکە دەوڵای باخەوانێک من تو سعاتیش ناکە تاو بووم دەستخۆشتان لێکەم بەڕۆکەش بەڕاستی بۆ یەک جوابی بۆ کاک ینی من دوێن لە گۆیشە بووم هەتا توێن توش حەساسی ژمۆنە تە بدۆشم خۆ بخۆرمە سێرم کرد بەڕۆکە لە زۆربەی دارەکە ناجحترە لە سنوبەرەکانیش ناجحترە زۆر مهمە بەعکسەوە بەڕۆکە لەمێ ناجحترە زۆر ناجح بەڵێ بەس یەک ساڵ 2 ساڵ ئایبە یەک ساڵ ئایبەتەوە دەست و چاوتان خۆش بێ سپاس بۆ کاگاران بۆ ڕێخستنی ئەم دیبەیتە بەڕاستی ئەم چالاکیانە زۆر پێویستە من هەمیشاڵێم ئەوەی پێویستە بۆ کۆمەڵگەی ئێمە شۆڕشێکی فکریە ئەم شۆڕشە فکریە کاگ ئارام لە ڕێکخراوەکەی خۆیەوە دەستی پێ کردووە و سەرمەشقی ئەم شۆڕشەیە دەستیان خۆش بێت لێرەوە ئەتوانین هەنگاوەکان بنین بەڵام بە کۆی گشتی ئەو قسانە کرا من گەشتمە یەک دەرئەنجام ئەویش ئایا حکومەتە خۆجیەکە یاخود حکومەتە گەورەکەی کە هەمانە ئەتوانم بڵێم حکومەتێکی کەڕ و کوێر و لاڵە لەبەرەوەی ئێمە باسی ژینگەمان کرد بەستەنها لێرە هەموو شتەکان بە سلبی باسەکرێت کەواتە ئەوەی کە کراوە لە ئاست پێویستیەکانی تەنانەت ئێوەی فەرمانبەران و بەرپرسانی حکومیشانیە جا چ بگا بەوەی با هاوڵاتیان چۆن ئەتوانی لە سەدەی 21 کاتێک سەفەرێک بۆ دەرەوەی وڵات ئەکات برادێک باسی کرد شتێک فڕێ نادات دەبەرەوەی لەوێ ژوونگەیەکی باشتری بۆ ڕەخساوە ئەمە یعنی قسەکەی من بۆ حکومت بەڕاستی بەرپرسی یەکەمە بەڵام ئایا ئێمە وەکو چالاکوانان وەکو کەسانی دڵسۆز وەکو ئێوەی بەڕێزان واز لەم حکومەتە بهێنین یان چی بکرێ لەگەڵی ئەمەیان ڕێگە چارەسەرەکەی کاگ ئارامە بەڕاستی جەنابەت ئێستا ڕێک خۆت وەڵامی ئەمەی منت دایەوە کاتێک لە ئەوروپا ڕەتفعلێک وەرئەگیرێ بەرامبەر بە شتێک ئەو خەڵکە دڵسۆزە دێن لە بەردەم جێگەکە دانیشنەڵێ تا ئەمەنەکەی نایکەین ئێمە ئەبێ ئەمە بکەین بەڕاستی کاگارام دەست و چاوی خۆش بێت من ئەتوانم بڵێم پشگیری جەنابەتم بۆ ئەم پرۆژەیە کە کرا بە نووسرا و نەک هەتا هەولێر هەتا بەغاش لەگەڵ جەنابەت دێم
پێویستە ئێمە حکوومەت ملزم بکەین بە داواکاریەکمان لەم دیبیتەیە نەک هەموو ژینگە ینی داواکاریەکی زۆر بەسیت کە ئەو خانمەوە بزانم لەو ڕۆتوانێت کار بکات لەسەری خەڵکی تانجەرۆ تا ئێستا چەندین جارکا گارام ڕێپەیوانیان کردووە جادەیان گرتووە یعنی شتیان کردووە لەسەر ئەو کێشە ژینگەیە ئایا بەڕێزت ئەم بەڕێزانە چون یعنی لەگەڵ ئەو خەڵکەیە بوەستن کە ئەوان بەڕاستی حەقێکی خۆیانە خەڵکی دەربەندی خان من هاوڕێی زۆر نزیکم هەیە لەوێ کاگارام بە کۆی گشتی لە 180 خەڵکی دەربەندی خان ئاوی کانی ئەخوات